و شوانی هاوکاری شموتی وردە وردە خەریکە هەواڵەکان بڕیارەکان و ڕێکەوتنەکان ئەبنە جێی دڵخۆشی و بەغدای تر ئەبێت ڕازی بێت بۆی کە کورد هەیە و مافی خۆیەتی مافی دەستوری خۆشیەتی. یەکێک لەو ئەندام پەرلەمانانەی کە لە ئەنجومنی نوێنەرانی عێراقە هەمیشە باس لە مافەکانی کوردەکە و زۆر جاریش میوانی ئێمە و پێداگری کردووە لەسەر مافە دەستوریەکان و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بەڕێز سیپان شێروانیە. بۆ ئەمڕۆ میوانداریمان کردووە تا وردەکاری زیاتر لەسەر سەردانەکەی شاندەکە و ئەو ڕێکەوتن و بڕیارانە و لێکەوتەکانیشی چیە بێت من لەگەڵی داگفتوگوی بکەم. بەڕێز سیپان بەخێراتیۆم کاتت باش. سپاس کە لێرەی. زۆر سپاس. چاوەڕێیەکەن چ دەرەنجامێکی دیکە بخۆڵقێت ببێت لە سەردانەکەی شاندەکەی هەرێم بۆ بەغدا کە بە حەق و یاخود بە مافەکانی گەلی کورد زیاتر ڕەوایی بدرێت. بەڵێ ئەم کاتەتان باش سڵاو و ڕێزیش بۆ بینەرانی خۆشەویستیش حتمما ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا لەو دووسێ ڕۆژانەی دواییدا ڕوویدا دەوەستێتەوە سەر ئەو پێداگیریانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردی. ئەمە زۆر لێکدانەوەی بەدوای خۆی داهێنا هەند تعبیری هەندێک لایەن پێیوا بوو ئەبێ خۆ بەدەستەوە بدرێت. تعبیری هەندێک لایەنێکی تر ئەوە بوو کە دەبێت هیچ مساومەیەک لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان نەکرێت. خۆشبەختانە ئەو مساومە نەکردن و خۆ بەدەستەوە نەدانەی حکوومەتی هەرێمی کوردستان دەرەنجامی باشی هەبوو وەک دەبینین ئەمڕۆ بڕیار درراوە کە موچەی هێزە ئەمنیەکان و پێشمەرگەش ڕەوانە بکرێت و بەو شێوازەش کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردبوو حتمما ئەمە پێشهاتێکی باشە. ئێستا کار لەسەر ئەوە دەکرێت کە یەک موچەی دووەکەوتووی مانگی سێ زوودا بەش بکرێت بۆ ئەوەی بتوانین بگەینەوە وەزارەت و موسساتی تری عێراق لە کاتی دابەشکردنی موچە. بۆ نمونە ئەگەر هەموو هەوڵێک بدرێت یان وەزارەتی دارایی عێراق و حکوومەتی فدرالی هاوکار بن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێش جێژن سلفەی موچەی مانگی سێ بنێردرێت و دابەش بکرێت دەتوانین موچەی مانگی چوار بەیەکەوە دابەش بکەین. ئەمە لەلایەکی تریش بابەتێکی زۆر گرینگ و چارە نووساس کە ئەمڕۆ شاندەکەممان یان شاندی حکوومەتی هەرێم لە بەغدا باسی لێوە دەکا بابەتی هەژماری منە. ئەم بابەتە شایەنی گفتوگۆکردنێکی زۆرە و شایەنی پشودرێژیە لە پێناو بەرژەوەندی موچە خۆراندا زۆر نەفەسێکی درێژەوە بەسینگێکی فراوانە کاری لەسەر بکرێت تا بەو ئامانجە بگەین کە هەدەفمانە نەوەک پەلە بکرێت و بە هەڵەدا بچین و بە گوێی هەندێک کەسانێک کە زانیاریان نیە لەسەر مەسائلی دارایی بکەوین و زەرەر لە خۆمان بدەین و لە موچە خۆرانی خۆشمان بدەین. کەواتە توانرێ ئیتر دڵنیایی بدرێت لەسەر جێبەجێکردنی شایستە دارایەکانی موچە خۆران، دڵنیایی بدرێت لەسەر مافەکانیان لەسەر ئەو شایستە دارایانەی کە موچە خۆرانی هەرێمی کوردستان هەیەی مانگێک نەچێتەوە و جارێکی دیکە بەڵێنێک لە عێراق وەرنەگرێت. لە عێراق هیچ کات دڵنیایی نییە. ئێمە کێشەمانەوەیە لە عێراقی نوێدا سیماکانی ئەوەیە دەستورێکی زۆر پرفکت هەیە، دەستورێکی جوان و ڕێکوپێک هەیە پڕ بە پێستی وڵاتێکی فرەنەتەوەی و فرە ئاینیە. بەڵام کێشەی عێراقی نوێ ئەوەیە دەستورەکە جێبەجێ نەکراوە. ئێستا بەتایبەت لە دوای تعدیلی قانونی محکمەی ئەتحادی لە 25 ساڵی 2021 ئێمە ڕوبەڕووی کێشەیەکی تر بووینەوە لە مەرحەلەی جێبەجێ نەکردنی دەستور چوینە مەرحەلەی خراپ یان هەڵە یان بە سیاسی تەفسیرکردنی مەوادی دەستور. ئەنی ئەمە دوو بابەتی زۆر لێک جیاوازن. ئەگەر دەستوری عێراق وەکو خۆی جێبەجێ کرابە زۆر شت دەگۆڕدرا. بەڵام مادام ئێمە لە غیابی دەستور داین لە غیابی جێبەجێکردنی یاساکان داین ناتوانین گارانتی هیچ شتێک بکەین لە بەیانی. بۆ نمونە کێشەی موچەی ئێمە یان کێشەی بودجەی ئێمە یان موضوع و مەشاکلی مالی لە بینی حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان تەنها موچە نییە. ئێمە ئەلتزا ئێمە مافی تریشمان هەیە لەو موازنەیەدا، خەرجیاتی تەشغیلیمان هەیە، ئێمە خەرجیاتی استثماریمان هەیە، ئێمە پەڕەپێدانی پارێزگاکانمان هەیە. هێشتا ئەمانەش کێشەن و دەبێت چارەسەر بکرێن. بۆیە ئەمانەش هەر بەڕێستیپانە چێتە چوارچێوەی بودجەی 2024ەوە
وا بڕیاریشە چەند ڕۆژی داهاتوو بچێتەوە پەرلەمان بۆ جارێکتر هەموار بکرێتەوە. پێتان وایە کە ینی یاخود ئێوە ئاگاتان لەو هەموارکردنەوەی یاخود ڕێکارێکتان گرتوۆتە بەرکە لە بودجە جارێکی دیکە مافی خەڵک نایێت چونکە زانرێ بودجەکە و خۆی جێبەجێ ناکرێت تۆ ژاماژە بۆکرد یاسا هەیە مشت هەیە بەڵام کێشە لە جێبەجێکردنەکەی بودجەکەش هەرچێتەوە چوارچەوە ئێوە چیتان کرۆ چ ڕێکارێکتان گرت ئێمە پێمان وایە عقلیەتێک هەیە لە عێراقدا هەمان ئەو عقلیەتەیە کە 100 ساڵە عێراقی بەرە و شەڕی تایفی و شەڕی قەومی و ئەنفال و کیمیاباران و زیندان و گۆڕی بە کۆمەڵ و ئەم هەموو تاوانە گەورانە بردووە ئەو عقلیەتە تا لە عێراق ما بێتن ئێمە دەبێ هەمیشە بە حەزەر بین لەبەر ئەوەی کەسانێکیان دەسەڵات بەکاردێنن بۆ لێدان لەو مکەوەنانەی کە گەورەترین مکەوەن نین یان ئەو مکەوەنانەی کە مقابلیانن مخالفیانن بۆیە لە عێراقدا ئەوڕۆ کێشەی موازنە زۆرە ئێمە دەستور ئیتاری جێ ڕەزامەندی هەموو پێکهاتەکانە نەکە حزابەکان هاوڵاتیان کۆمەلگای عێراقی بە هەموو پێکهاتەکەیەوە متفقێکن عهدێکی ئیجتیماعی لە بینی هەموو لایەنەکانەیە کە دەستورە خارجی دەستور دەیان قانون دەردەچێت مخالفە لەگەڵ دەستور بۆ نمونە قانونی ئیدارەی مالی چەندین نقاتی تێدا مخالفە لەگەڵ دەستور لێدانە لە هەرێمی کوردستان لە مافە داراییەکانی هەرێمی کوردستان قانونی موازنەش ڕنگدانەوەی قانونی ئیدارەی مالیە تەسیرێکی خراپتری دروست کردووە بۆیە بۆ نمونە نەوت و گاز مەوسائلی هەناردەکردنی نەوت و گاز ئەویش ڕنگدانەوەی قانونی موازنەیە سیر کە هەموو ئەم قانونانە تەسیراتیان هەیە بۆیە دەبێت قانونی موازنە تعدیل بکرێتەوە چەندین کێشەی تێدایە کێشەی سەرەکی لە قانونی موازنە هەبوونی کەلیمەی ئینفاق فعلیە کە نادەستوریە و ناساییە و بەشی پشکی شێری کێشەکانی دارای هەریم لە موازنە بەرکردووە دەبێت چارەسەر بکرێت ئەگەر نیەتیان هەبێ کێشەی هەولێر و بەغدا چارەسەر بکرێت دەبێت ئەمانە چارەسەر بکرێت دووەم مەوزوعی کولفەی دەرهێنان و دۆزینەوە و هەناردەکردن و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستانە دەبێت کولفەیەکی منتەقی دابنرێت دەبێت ئەم واقعیەتە لە پێشچاو بگرێت کە بیرە نەوتێک لە شاخەکانی کوردستان نەوت دەردێنێت حتمما کولفەی جیاوازە لەگەڵ نەوتێک کە لە سەحراکانی بەسڕا بەدەستێت چونکە ئەمەش ئەوە دەزانین ئەو نەوتێک کە لە سعودیا بەدەستێت نرخەکەی زۆر ئەرزانترە لەگەڵ نەوتێک کە لە ئەمریکا لە شاخەکانە بەرهەم دەهێنرێت بۆیە دەبێت واقع قبول بکرێت بابەتی تری موازنە کە پێویستە چارەسەر بکرێت مەسائلی داهاتی نانەوتیە و تەحویلکردنە پێویستی بەوە نییە بە شێوازێکی فیزیکی داهاتە نانەوتیەکانی هەرێمی کوردستان ببرێتە بەغدا جارێکتر بهێنرێتەوە نەخێر مادام ئێمە حسەمان هەیە مادام ئێمە نزبەمان لە کۆی موازنەی عێراقەیە پێویستە مەقاسە بکرێت ئەو داهاتە نانەوتیانەی کە هەیە ئەوەی کە هەرێمە بۆ هەرێم بمێنێتەوە ئەوەیش کە پشکی فدرالیە هەر لە خەزینەکانی هەرێمی مەقاسە دەکرێت و ئەرقامە و ئەمەڕێکارێکی ژمێرکاری و یاساییە لە وڵاتانیشدا جێبەجێ دەکرێت زۆر ئاساییە بۆیە لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە نیەت هەبێ لە بەغداوە کە کێشەکان چارەسەرکەن لەلایەن ئێمەی کوردیشەوە لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە ئێمە قەناعەتمان بە دۆزی خۆمان هەبێ ئێمە مساومە لەسەر مافە دەستوریەکانی خۆمان نەکەین هەمووشمان یەکدەنگ بین و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەو جەهەتی معنیە ئێوە هەم نوێنەرن هەم نێردراوی ئەم خەڵکەن و لەوێ ئەو شەڕە ئەسپێرین بە ئێوە بەڕێز سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵ مام سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ زۆر سپاس